چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی حەوتەم بیرکردنەوە لە تەختی مردووشۆر. برای ئازیزم، خوشتی بەڕێزم، ئایا ڕۆژێک لە ڕۆژان کاتێک کە ویستوتە گوناه و تاوانێک بکەی لە خەیاڵتا بیرت لە تەختی مردووشۆر کردوتەوە؟ ئەگەر دەتەوێت واز لە گوناه و تاوان بێنی، ڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بگری و پشت لە گوناه و تاوان بکەی، ئەوە هەر کاتێک گوناهت بە خەیاڵ داهات بیر لەو تەختە بکەرەوە کاتێک کە تۆ لەسەر ئەوێ دانراوی، بە تەواوی لە جلوبەرگ ڕوود کراویتەوە. ئالەو سات و کاتەدا تۆ لاشەیەکی بێجیانی، هیچ جوڵەیەکت تێدا نەماوە. ئەوانەی کە لە دەوروبەرتن و دەچۆن ئەوان هەڵجێڕ و وەرجێڕت پێدەکەن، ئەوان دەتجوڵێنن، تۆ هیچ جوڵەیەکت تێدا نەماوە، بەڵێ لاشەیەکی سارد و سڕ لەوێ کەوتووی. ئالەو سات و کاتەدا نەگوناهەکانت، نەتاوانەکانت، نە ئەو خۆشیانەی کە دەتبردن هیچی لەوێ سوودی نییە بۆ تۆ. ئەی مرۆڤ، تۆ کاتێک وا هەز بە خۆت دەکەی کە کەسێکی زۆر بەهێزی، کەوا گومان دەبەی ئەو گەنجەتێت هەتا هەتایی دەمێنێت و ئاوا بە بەهێزی دەمینێتەوە. نا، تۆ زۆر بێهێز و لاوازی، تۆ هەمیشە ئەو گەنجایەتیەت، ئەو لاویەتیەت، گەنجیت ئاوا هەتا هەتایی نامینێتەوە، بەڵکو ڕۆژێک دێتن پیر دەبی، بەڵکو ڕۆژێک دێت لەوەش خراپتر دەبی، بێجیان دەبی، بەڵکو وەکو مناڵێکی شیرەخۆرت لێ دێتن بێدەسەڵات دەبی، نا لەوەش خراپتر دەبی، بەڵکو بێجیان دەبی، هیچ تاقەتێکت نامینێ، بەڵێ هیچ جوڵە و حرەکەیەکت نامینێتن. ئەی بۆچی؟ کەواتە مادام ئەم ڕۆژەمان لە ڕێیە، بۆ گەنجەتی خۆمان، بۆ تاقە و هێز و وزەی خۆمان، بۆ لە گوناه، بۆ لە تاوان، بۆ لە بێفەرمانی خوا سەرف بکەین، بۆ لەو شتانەدا کاتمان خەرج بکەین و بەفیڕۆی بدەین. دەبێگومان بن، بێگومان بن، وەڵڵاهی ڕۆژێک دێت ئەمەمان لە ڕێیە. خوای پەروەردگار دەفەرمێتن: الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة يخلق ما يشاء وهو العليم القدير. بەڵێ خۆشەویستان، خوای پەروەردگار ئێمەی لە بێهێزی و لاوازیەوە لە نەبوونەوە دروستی کردین، اینجا هێزی پێبەخشین، پاش هێز جارێکی تر بێهێزی کردین، اینجا پیری کردین و دوای ئەوەش بە تەواوی بێجیان بووین. بەڵێ کەواتە ئەم ڕۆژە با هەمیشە لە یادت بێتن لە هەر کات و لەحزەیەکدا ئەگەر خوا نەخواستە گوناهێک، تاوانێک بە خەیاڵت داهات.